دەرگای خۆکاندیدکردن بۆ پۆستەکانی سەرۆک و جێگرەکانی و ئەندامانی مەکتەبی تەنفیزی لیژنەی ئۆڵۆمپیای عێراق داخرا و 4 کوردیش بۆم پۆستانە خۆیان کاندید کردووە. هەرێکا لاتارق عەبدوڕەحمانی سەرۆکیەکێتی تۆپەی لقی ئەولێر و مەحموود عەزیز جێگری بەڕێوەبەری گشتی و هەرفشی کوردستان و سەرۆکیەکێتی پاسکیلسواری عێراق و ئەندامی پێشووی مەکتەبی تەنفیزی لیژنەی ئۆڵۆمپیای عێراق و جێگری سەرۆکیەکێتی پاسکیلسواری عەرەب و پشتیوان مەجید سەرۆکیەکێتی بادمنتۆنی عێراق و عەرەب و ئەندامی مەکتەبی تەنفیزی پێشوو هەردەڕەوت سەرۆکیەکێتی تۆپی سەر مێزی عێراق خۆیان بۆ پۆستەکانی لیژنەی ئۆڵۆمپیای عێراق کاندید کردووە. وابڕێرە 24 ئەم مانگا کۆبوونەوەی دەستەی گشتی لیژنەی ئۆڵۆمپی بەڕێوە بچێت و لەوێ هەڵبژاردننی سەرۆک و جێگر و ئەندامانی مەکتەبی تەنفیزی لیژنەی ئۆڵۆمپی ئەنجام بدرێت. تاڕێق عەبدوڕەحمان خۆی بۆ جێگری دووەمی سەرۆکی لیژنەی ئۆڵۆمپی کاندید کردووە و ئەوانی دیکەش بۆ ئەندامەتی مەکتەبی تەنفیزی کاسی 7 ئەندام بەشداری دەکەن و سەرۆک و 3 جێگر و 7 ئەندامی مەکتەبی تەنفیزی هەڵدەبژێردرێن.